ئێمە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانیەوە داوەتی ڕسمی کرابووین وەفدێک بە سەرپەرشتی بەڕێز کاک کۆسرەت پێش ئەوەی بڕۆین لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و بەرایانی پارتی کۆبووینەوە بیرۆڕامان گۆڕیەوە کە چوینە ئەوێ هەر ئەوەندە ئەڵێم چوار کۆبوونەوەی ڕسمیمان کردووە دوێنێ و ئەمڕۆ لەو چوار کۆبوونەوە ڕسمیە کۆماری ئیسلامی ئێران لە هەر چوار کۆبوونەوەکە بڕیاری ڕسمی بڕیاری ڕسمی کۆماری ئیسلامی ئێرانیان بە ئێمە ڕاگەیاند ئێمەش لە هەر چوار کۆبوونەوەکە هەمەلایەنە دۆخی عێراق دۆخی ناوچەکە دۆخی جیهان و نیگەرانیەکانی نەتۆی کورد و ئەزمموی هەرێمی کوردستان و ناوچەکێشە لە سەرەکانمان بە دوور و درێژە ڕوون کردەوە و بە ڕاشکایی وتمان ئێمە نە لە کۆنگرە نێونەتەوەیەکان وەنە لە دۆخی ناو عێراق وەنە لە شەڕی دوای داعش وەکو کورد وەکو ئەزمون وەکو ناوچەکێش لە سەرەکان دڵنیانین بۆیە بڕیاری ڕافتاندۆم ڕێگای زەمانی ئایندەی ئێمەیە و بڕیارەکەش بڕیاری هیچ لایەک نییە بەتەنها بەڵکو بڕیاری هەموو حیزبە کوردستانەکانە کە 16 حزب بە یەک کۆدانیشتون و ئەو حیزبانی ئامادەش نەبوون ڕفراندۆمیان بە مەبدە قبول بووە لەبەرەوە تکایە هەروەکو چۆن ئێوە حساب بۆ سیاسەتی خۆتان و ئەمنی منتەقەکە و عێراقەکەن ئێمەش بەشێکین لەو پرۆسەیە و هەلومەرجەکە هەموو گۆڕاوە دنیا هەموو گۆڕاوە ناو عێراق هەموو گۆڕاوە بێگومان ئێمە شۆک و کورد بیرێکی ورتر قوڵتر هەمەلایەنێتر لە چارەنووسی خۆمانەکەینەوە